بەڕێزان چاو حەقە بە چەندین بەڵگەی ئاەت و حەدیثی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چاو نفوس و حەسوودی حەقە. تەنانەت هەردوو سوورەتی کۆتایی قورئان، سوورەتی فەلەق و سوورەتی ناس کە دابەزینە سەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هۆکاری ئەوە دابەزینە سەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بۆیە زۆر پێویستە ئینسانی مسلمان خۆی بپارێزێ. خۆپاراستن لە چاو لە حەسوودی هۆکارە، سەبەبێکە. ئەوە معنای ئەوە نییە کە تۆ باوەڕت بە قەدەری خوا نییە، یا باوەڕت بە قودرەت و دەسڵاتی خوای پەروەردگار نییە. بە پێچوانەوە تۆ سیارەکەت هێواش لێ خوڕی، بە جوانی لێ خوڕی، خۆتە پارێزی. بۆچی خۆتە پارێزی؟ بۆچی ڕێگاکانی سەلامەت ئەگریتە بەر لە هەموو کاروبارەکانی ژیانتە؟ ئەمە هەمووی هۆکارە، دەی چاویش هەر بە هەمان شێوە. زۆر پێویستە ئینسانی ئیماندار خۆی بپارێزێ. هیچ زەرور نییە تۆ 3 جوزە قورئان خوێنی لە ڕۆژێکا بۆ خەڵکی باسی بکەی. هیچ زەرور نییە تۆ قورئانت لەبەرە یان نیوەی قورئانت لەبەرە یان 5 جوزئی قورئان لەبەرە بۆ هەموو خەڵکی باسی کەی. هیچ زەرور نییە تۆ شەوانە هەڵەسی چەند ڕکاتی نوێژەکەی، شەو نوێژیەکەی بۆ خەڵک باسی کەی. هیچ زەرور نییە تۆ های بە ڕۆژوو لە هەفتەیەکە 2 ڕۆژ ڕۆژوو ئەگری، یان لە مانگێکا 3 ڕۆژ ڕۆژوی سونەت ئەگری بۆ خەڵکی باسی کەی، بۆ هەموو خەڵکی باسی کەی. هیچ زەرور نییە بەڕێزانم، هیچ زەرور نییە. بەڕاستی ئەوە زۆر جار ئەبێتە هۆی ئەوەی کەوا ئەو نیعمەتە لە دەست بچێ. یعنی من بە تەجروبەوە ئەم قسە ئەکەم. زۆر جار ئەو نیعمەتە لە دەست چووە، کاتێ باسی نیعمەتێکی خۆت لەلای هەندێک خەڵکەکەی، بەڕاستی ئەو نیعمەتە لە دەست ئەچێ، ئەو نیعمەتەت لە دەست ئەدەی. بەڕاستی زۆر باسی مناڵەکانت مەکە، زۆر لە فەیسبوک و لە تۆڕە کۆمەڵایەتەکان هەموو شتێکی ماڵ و مناڵی خۆت بڵاو مەکەرەوە. بەڕاستی زۆر جار ئەوە ئەبێتە هۆی ئەوەی کەوا ئەو نیعمەتە لە دەست ئەچێ. ئەمە حەقە. ئینکارکردنیشی وەکو ئینکارکردنی هەموو ئەو حەقایق و ڕاستیانەی ئەم دنیایەتانێک کە بەبەر چاومانەوە ئەیبینین ئاواتانێت. چونکە ئێمە ڕۆژ ئەیبینین، بینیمانە. من خۆم هەستم پێ کردووە، پیاوچاکان هەستیان پێ کردووە، ئێوە هەستان پێ کردووە. بۆیە خۆتان بپارێزن. هۆکارە، خۆپاراستن لە چاو هۆکارە. ئێمە ناڵین دەسە پاچە بۆ سۆ هیچ مەکە. نه، ئێمە ئەڵین بی خۆت بپارێزە، ماڵ و مناڵت بپارێزە، باسی مەکە. مەیدە بە تۆڕە کۆمەڵایەتیەکان، مەیکە بە پۆست و لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاوی کەیتەوە. ئێمە بەبەستمان ئەوەیە کاتی ئەڵین خۆ بپارێزە، خۆت بپارێزە. کەسێک لە قسەکە من تێگا بە دەردی ئەوە ناڵاندە بێتی، کەسێک لە قسەکەی من تێگا ئەو حاڵەتی بەسەر هاتبێ و زۆر بەشتان بەسەرتانە هاتووە. بۆیە من وەکو برایەکی خۆتان نەسیحەتتانەکەم، خۆتان بپارێزن، ماڵ و مناڵتان بپارێزن، کەس و کارتان بپارێزن، سەروەت و سامانتان بپارێزن لە بەرچاوی. هیچ زەرور نییە توشتەکان بخێتە بەرچاوی خەڵک. ئیتر ئەوەیشە کە خۆی هەر خۆی بۆ بەرچاوە لا حول ولا قوة إلا بالله چار نییە. ڕۆژێکە مناڵێکی جوانیان هێنا بەردەمی ئیمامی عوسمان ڕزای خوای لێبێ، فەرمووی ئەم مناڵە زۆر جوانە، مەیخەنە بەرچاو، هەر هیچ نەبێ ئەگەر دەریەکەن لە ماڵ خاڵێک لەیراکەیە بکەن، نقطەیەک، یعنی نقطەیەکی ڕەش، خاڵێکی ڕەش لەوێ بکەن، بۆ ئەوەی ئەوانەی چاویان پیسە، ئەوانەی حەسوودن، کاتێک ئەیبینن سەرنجیان دەچێتە سەر ئەو خاڵە ڕەشە و کاریگەری نامێنێ. ئەم نەسیحەتە من بۆ ئەو کەسانەی ئەیکەم کە باوەڕیان بەمایە. هەر کەسێکیش باوەڕ ناکە کەیفی خۆیت چیەکە بکە، کەیفی خۆیەتی خۆی. مە زۆرمان بەسەر کەسۆ نیە، خەڵکێ باوەڕی بەخوا نیە، خەڵکێ باوەڕی بە قورئان نیە، خەڵکێ باوەڕی بە پێغەمبەری خوا نیە صلی الله علیه وسلم. بەس من نەسیحەتی هەموو خوشک و برایەکەم کە باوەڕیان بە حەسادەت و بە چاو هەیە، ئەڵێم خۆتان بپارێزن، ماڵ و مناڵتان بپارێزن، سەروەت و سامانتان بپارێزن.